بەڵام ڕاستەوە خۆ بیگەێنە بە هەموو خەڵک دینی ئێمە دینی عەشوایی نییە، دینێک نییە سنگ دەرپەڕێنی خۆت بە هیلاک دەی و بەرنامەکە شتێک دەی. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم 3 دانە ساڵ پێ دەڵێن قۆناغی نهێنی ئیسلام بەس تاک تاک خەڵکی ئاگادار دەکردەوە، یەک پیاوی ئاگادار کردەوە 3 دانە ساڵ، ئەویش ئەبوبەکری هاوڕێیەتی متمانەی تەواوی بە ئەبوبەکر هەیە. فەرمووی یەک کەسیش نەبووە لە ئیسلامە بانگی بکەم و تۆزە مناقەشە و منجێک بیر لێ بکەمەوە چۆن دەبێ تەنها ئەبوبەکر نەبێ. کاتێ وتم دەزانی ئەبوبەکری هاوڕێم وحیم لە لای خوا بوو هاتۆ بوومە پێغەمبەر، فەرمووی هەر زۆر دەمزانی کەمێک بوو دەمێک بوو چاوەڕێ بم خوای گەورە تۆ بکا بە پێغەمبەر. مناقەشە نەبوو تەواو. هەر ئەی پێغەمبەر ئەی محەممەد تاکە کەسێک شایەن بێ لە ئاسمانە وحی بۆ بێت تۆی. فەرمووی یەکسەر بڕوای پێهێنام. خاتو خەدیجەش پێش ئەو یەکەم کەسێک هاتۆتە ناو دینی ئیسلامەوە خاتو خەدیجەی خێزانی پێغەمبەر صلی الله علیه وسلم شەرەفە بۆ ئافرەتان. ئەوانی باسی مافی ئافرەت دەکەن دینی ئێمە یەکەم کەسی موسڵمان پێی پیاوان نەبوون ئافرەت هاتە ناویەوە بەبێ مناقەشە بەبێ منگەمنگ بەبێ ئەوەی بڵێت چۆن دەبێت. تەواو ئەی محەممەدی خۆشەویست و هاوسەری چەند ساڵم دڵنیام تۆ قەت درۆ ناکەی وحی خوات بۆ هاتۆ تەواو تۆ پێغەمبەری. لە منداڵاندا عەلی بە خێو دەکرا لە ماڵەکەیاندا ئیمامی عەلیش ئیمانی هێنا. پێغەمبەر خزمەتکارێکی هەبوو کردبووی بە کوڕی خۆی کۆیلە بۆ ئازادی کرد وەکو کوڕی خۆی لە ماڵەوە پێیان دەبوو زەیدی کوڕی محەممەد خۆی زەیدی کوڕی حاریثە بوو. وەکو ئەوەندە پێغەمبەری خۆی خۆش دەویست باوکو دایکی خۆی واز لێهێنا وتی بەخوا ناچمەوە بۆ لایەن من تازە کوڕی محەممەدم ئەو پیاوە بە هیچ کەس ناگۆڕمەوە ئەویش ئیمانی پێهێنا. و یەکاتی عیبادەتی خۆیان دەکرد ژنێکە خەدیجە منداڵێکی 10 ساڵان عەلی غولامێکە زەیدی کوڕی حاریسە پیاوێکە ئەبوبەکر 3 دانە ساڵە ئەم قورئانە هاتووە مەکە پێی نازانێ ئەبێ بناغە دابندرێ ئەبێ بناغە لەسەر شانی ئەمانە دابندرێ کەف و کوڵ هیچ نییە بەڕێزان جاری وایە تۆ 10,000 کەس کۆکەوە کەف و کوڵ هیچ نییە. دینی ئێمە دینی پتەویە ئەبێ پیاوانی پتە و ژنانی پتە و دروست ببنەوە ئەمجا ئیسلامەکە دێتەوە مەیدان. ئیمامی ئەبوبەکر هەرکە موسڵمان بوو کاری خۆی کرد پەیوەندی کرد بە نزیکترین خۆشەویستانیەوە پیاوی مەردی هەڵبژار کە ئەمانەت پارێز بێ ئەگە موسڵمانیش نەبێ لیان لە هەرانادا پیاو دەبێ بنازی چێە. عوسمانی کوڕی عەفان عەبدوڕەحمانی کوڕی عەوف زوبەیری کوڕی عەوام سەعدی کوڕی ئەبی وەقاس هەڵی بژاردن هاتن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قورئانی بۆ خوێندن قسەی بۆ کردن دوای ماوەیەک موسڵمان بوون. 3 دانە ساڵ ئەوە ئیسلامی ئێمە ڕۆیشتووە قۆناغی نهێنی خوا فەرمووی فەصدع بما تؤمر. ئێستا سەدع واتە شتێک هەڵ زرینگەی دێ ئیسلامەکە دەنگ بداتەوە تر بانکە بڵێ وەرن خەڵکینە من بوومە پێغەمبەری خوا دوای 3 ساڵ تر ئەمجا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بانگی کردن ئەبوو لەهەب بەگەژیاتەوە دواتر هەموو هۆزەکان هەرچی هاتایە مەکە پێغەمبەری خوا خۆی پێدەناسان دەی فەرموو بەس وەرە پشتیوانیم لێ بکە یەک شتم لێیەوە ناوێ و یەک شتیشم پێ نییە بەخوا من نە پارەم پێیە نە پۆستم هەیە نە پلەم هەیە نە هیچی دنیام هەیە بەڵام ئەگەر تۆ دیفاع لە ئیسلام کەی و بێ بازنەی ئیسلامەوە وەلەکە الجەنە بەس بەهەشتی خوا. دینی ئێمە بەڕێزان بە هەر تەماحێک بە شوێنی کەوی نایەوی وەکو هین فڕە دەداتە دەرەوە ئەبێ هەر عیبادەتێک دەکەین. من کە وتار بۆ جەنابتان دەخوێنمەوە کاک فەرهاد کە مزگەوتی دروست کردووە جەنابتان کە عیبادەتی تێدا دەکەن غەیری بەهەشت هیچ مەبەستێکی کە لە هین بێ فڕە دەداتەوە دەرەوە نایەوێ قبوڵی نییە چونکە خوایەکە غەنیە خوا هێندە دەوڵەمەندە پێویستی بە کەس نییە. ئەم ئیسلامە بۆیە بە گەورەی دەمێنێتەوە ئەوانەی هەڵگرنی هیچ هەدەفێکی دنیاییان نییە خالیس دەبێ خۆیان یەکلاکر بێتەوە بۆ خوا. بۆیە دەبینی کەسانێکن ماوەیەک لەگەڵ ئیسلامدان چونکە نیەتیان بۆ خوا نییە نیەتیان تەنها بەهەژ نییە ماوەیەکە واز دێنن سار دەبنەوە لە گۆشەیەکان هەر هەیە مولحید دەبێتەوە چونکە لە ئەوڵەوە بە پاکی نهاتووە. ئەگامان لە خۆمان بێ